ڕێزان سەرنجتان ڕادەکێشم سەبارەت بە سیستەمی دیجیتاڵی مۆڵەتی شۆفێری کە سیستەمەکە ژماری مۆڵەتەکان زیادی کردو بووە بە 13 مۆڵەت بەمە هاوڵاتیان ئەوەی کە دەپرسن و یاخود بە دوادا دەگەڕێندیانوێ بزان وردەکاری سەبارەت بەم پرسە چۆنە ئێمە لە کوردستان 24ەوە لە ڕێگەی ڤیدیۆڵێکەوە باسی لێوە دەکەین و گوتەبێژی هاتوچۆی هەولێر بەڕێز عەقید فازڵ حاجی لەگەڵمان دەبێت بۆی زیاتر ڤیدیۆڵەکە بێکەوە بە هاوکاری ئەو شی بکەینەوە. عەقید فازڵ بەخێر بیت. پێکەوە ئێستا هاوکارانمانەوە ڤیدیۆڵەمان بۆ دەکەنەوە دەمەوێت گفتوگۆی لەسەر بکەین زیاتر بەرچاوڕوونی هەبێت بۆ شۆفێران بۆ بینەران بە شێوەیەکی گشتی. بەڕێزان مۆڵەتی شۆفێری دیجیتاڵی کە ئەمڕۆ خراکە سەرکار و بەرکاریش ئێستا ئەمە جۆرەکانێتی ئەو هەیە وەکو لە لاپەڕە یەکەمدا سەبارەت بە ماتۆرسکیل دوو جۆری هەیە ئەی یەک و ئەوەی کە باس لێرە دەکەم من دەمێ بیخۆنەوە پاشان پرسیار لە کاک فازڵ دەکەم قەبارەکەی لە 40 سیسی زیاتر نەبێت و 16 ساڵی تەواو کرد لەو کەسەی کە ئەم مۆڵەتە وەردەگرێت هەروەها جۆری ئەی قەبارەکەی لە 40 سیسی زیاتر بێت 2 ساڵ تێپەڕین بەسەر ئەیەک بەسەر ئەمەیان دەمەوێت وردەکاری سەبارەت بما بڵێ ئەمە چۆنە ئەم مۆڵەتە ئەیەک چییە ئەی چییە؟ بەڵێ ئێمە دوو جۆر ماتۆرسکیمانەیە ماتۆرسکیلی بچووکمان هەیە وی گەورەمان هەیە کە دەڵێت سەرسیسی ئەوە حەجمی محرکەکەیەتی بەپێی حەجم محرکەکە ئەوەی کە بچووکەکەیە تەمەنی 16 ساڵی دەتوانێت لێ بخورێتن بەڵام کە دەیەوێت گەورەکە لێ بخورێتن دەبێ 18 ساڵی تەواو کرد بێتن و 2 ساڵ تێپەڕی بێواتە بەسەر کە ئەیوەنی وەرگرتو ئینجا دەتوانێتن ماتۆرسکیلی گەورە لێ بخورێتن. ماتۆرسکیلی بچووک هەر دەکرێتە سەر دوو جۆر یان چونکە لە جۆری گەورەکان هەیە زۆر گەورەتریش هەیە لەسەر قەبارەی ماتۆرەکە ناکەین لەسەر حەجمی محرکەکەی محرکەکەی ئەوە کە دەڵێت سەرسیسی واتە حەجمی محرکەکەیە هی بزوێنەرەکەیەتی سەرسیسی هێزی ئەسپ و هێزی خێرایی ڕۆیشتەکەی لەسەرەوەی باشە. ئەوەی دیکەیان مۆڵەتی بی لەگەڵ مۆڵەتی بی ئیمان هەیە مۆڵەتی بی ئەوەی کە دەیبینی لە وێنەکەشدا وەکوی کە بۆتان دیار دەکرێت ئۆتۆمبیلەکە باس لەوە دەکرێت کێشی ئۆتۆمبیلەکە 3500 کیلۆگرام زیاتر نەبێت و ڕاکێشانی ئارەبانە 750 کیلۆگرام زیاتر نەبێت ینی ئارەبانی پێوە بکرێت بە هەردووچیان 3500 کیلۆگرام زیاتر نەبێت ئەوەشی کەلەی دەخورێت کە با بڵێن مۆڵەتەکە وەردەگرێت 18 ساڵی تەواو کردبێت. ئەمەش دوو جۆرە ئۆتۆمبیلی ساڵۆن ستیشن ئەوانەی کە پشتیان هەڵدەدرێتەوە لە 9 سەرنشین زیاتر نەبێت هەروە جۆری پیکابیش لەسەر ئەمەش پرسیارێکم دەبێت ئەویان مۆڵەتە تایبەتەکەی پێشتر دەگرێتەوە بزەبت مواسەفاتی مۆڵەتی تایبەتی پێشتر دەیتوانی چی لێ بخورێتن مۆڵەتی تایبەتی پێشتر دەیتوانی ئۆتۆمبیلە ساڵۆنەکان لێ بخورێتن و هەروەها دەیتوانی پیکابی دەبل قەمەرە لێ بخورێتن پیکابی تاشی لێ دەتوانی بەڵام بۆیان پیکەبە تاکەکەش دەتوانێتن لێ بخورێتن. باشە ئەلێرە نووسراوە ئۆتۆمبیلی ساڵۆن و ستیشن لە 9 سەرنشین زیاتر نەبێت باشە لە ستیشن ڕەنگە ئەو ژمارەیە بە جۆرە لە جۆرەکان جێگەی بێتەوە بەڵام لە ئۆتۆمبیلێکی ساڵۆن 9 سەرنشین جێگەی دەبێتەوە ینی چۆن ئەمە ئەخبزان ئێستا ئێمە هەندێک ئۆتۆمبیلمان هەیە 9 زیاتر دەگرێتن گەورە ئەوە ئەو جۆرە مۆڵەتە لە بۆی نابێتن لە حاڵەتە ئەوە بۆی نابێت ئەو کاتە. باشە سەبارەت بە مۆڵەتی بیئی ڕێگە بە بی دەدات یعنی ڕێگە بە خاوەن ئەو مۆڵەتە دەدات خصوصیەتێکی زیاتری دەبێت ئەویان پاشەوەی بی بەدەستێنەوە پاش ساڵێک ئینجا دەتوانی ئەوە لێ بخورێتن کە ئەویان جگە لەو ئۆتۆمبیلانێکە دەتوانێت پێ لێ بخورێتن دەتوانێت عەرەبانەیەشیش ڕات یعنی ئەوە دەکرێت بڵێن ئەمە مۆڵەتە گشتیەکەیە عمومیەکەی وەکوی گشتەکە هێشتا ماوێت هێشتا ماوێت کەواتە ڕێگە بە بی دەدات ئارەبانەیەکی 750 کیلۆگرامی زیاتر ببەستێت ئەمە لە نێویدا. باشە ئێستا مۆڵەتێکی دیکە هەیە C1 لەگەڵ C1E ئەمە وەکو لەوێنەکە ئەوە دیارە ینی کە چۆن چۆنیە ئەمە بار هەڵگرت کێشی لە نێوان 3500 بۆ 7500 کیلۆگرام هەروەها ئارەبانە 750 کیلۆگرام زیاتر نەبێت 20 ساڵی تەواو کرد بێ و کەسەی کە مۆڵەتەکە وەردەگرێت ساڵێک بەسەر بی تێپەڕی بێت باسێکی ئەمەش بکە. کاک هەندرن ئێستا ئەویان دەتوانانی بڵین طبعا مواصفاتی هێشتا زیاتری شەیە مۆڵەتە گشتیەکە مۆڵەتە گشتیەکەی پێشترمان دەیتوانی ئێستا دەتوانێت ئەوانە لێ بخڕێ ئەو دوو جۆرە درێت مۆڵەتە گشتێکە پێشتر هەیە پێش ئەم دیجیتالیە مۆڵەتە گشتێکی پێشتر دەتوانێت بیەکان لێ بخڕێ پێی باش و دەتوانێت سیوانیشی پێ لێ بخورێتن دیوەنیش
يعني ئەوەی کە مۆڵەتی گشتی پێشتری هەیە کە دێ ئێستا تازی دەکاتەوە ئێمە لەسەر پشتی مۆڵەتەکە وڵی وێنە کەمێنا بە خۆزگە ئیشتان نیشاندا بە لەسەر پشتی مۆڵەتەکە سێشت لە بۆ تەشیر دەکرێت سێ زۆر ئۆتۆمبیل کە دەتوانێتن پێی لێ بخورێتن ئێستا ئەویان کە دەڵێن بارهەڵگرەکان لە بۆی لای خەڵک وازح بێ ئەو کە یا دووتانیەکانمان هەیە و بەرەو سەرەوەتر هەتا دەگاتە ئەمیگۆ ئەتیگۆی پێ دەڵێن کە وەزنەکان ناگاتە 8 تەن بارکردن ئەو جۆرە دەگرێتەوە باشە ئەمەش ئەو کێشەکانی تیان کە دیاریکراوە باشە هەمووشی مەرجەوەی تێدا کە دەبێت ساڵێک بەسەردا تێپەڕی بێکە مەسەن سی کە دەبێتە سیوەنئی دەبێت ساڵێک بەسەریدا تێپەڕێتن بەسەر مۆڵەتەکەدا بەسەر مۆڵەتەکەواری وەرگرتنیەوە بەڵێ ساڵێکی بەسەردا تێپەڕێتن ئینجا دەتوانێت جۆرەکەی دوم لەو نەوعە وەربگرێتن زۆر باشە سەبارەت بەوەیان چی C1E ئەوەیان عینەن بارهەڵگری مامناوەند دەتوانێت کە مەختورەیەکی پێڕاشێت چونکە مەقاتیرە مەختورەی گەورەمان هەیە و بارهەڵگرمان هەیە کە مامناوەندن عینەن عەرەبانەکەشی مامناوەندەوە ئەوە دەگرێتەوە يعني هەر هەمانش ئەو حەزمە گەورە نیە ئەوەی کە باز دەکرێت باشە کەواتە لاپەڕەکەی دیکە با بزانین ئەو سی مۆڵەتی سی لەگەڵ CE چێشی بارهەڵگرەکە 3500 زیاتر بێت بە هەمان شێوەش عەرەبانەکەی 750 کیلۆگرام زیاتر نەبێت هەمان شێوە دیسان ئەوە 20 ساڵی تەواو کرد بێت باشە باسێکی ئەوە بکە ئەوە تقریبا لەگەر ئەوی کیان یەکە بزانە ئەمە وابزەمەوەتان هەردووبارە کردەوە بەخۆی چکە سێزدە زۆر ئەوی هەمانە سێزدە زۆر مۆڵەت ینی تەصنیفەکە کە کراوە تەصنیفێکی جیهانی ئێستاگەر هەر مۆڵەتێکی جیهانی وەربگری هەر وڵاتێکی ئەوروپی تەمەشەکەی ئەو تەصنیفاتانی تێدا بزەبت هەمان تەصنیفە ئێمە کە وەرمان گرتووە چونکە ئەو سیستەمێکی ئێستا هاتووە سیستەمش ئەڵمانی ئەو سیستەمە هەیە لە وڵاتانی دیکەش بە هەمان شێوە بە هەمان شێوە هەر تازە بەر لەوەی داخلی ناوستێتەوە یەکێک لە هاوڕەکان مۆڵەتێکی بەریتانی پێپشاندەم هەمان تەصنیفاتی تێدا بزەبت وەکو ئەوانە ینی ئەمە شتێک نییە لە خۆمانەوە بڵێ خەڵک برێتن ئەوە بۆچی ئەوەتان کردووە ئەوە سیستەمێکی جیهانی و تەصنیفی ئێستای مۆڵەتەکان بەو شێوەیە ینی ناکرێتەوە مۆڵەت یەک جۆر ترایت کرد ئیتر بچی هەرچی ئۆتۆمبیلە بتوانین لێ بخورێت طبعا بەس گۆڕینی کارتێک نیە ئەو سیستەمە چونکە لەمەدا تاقیکردنەوەکانیش گۆڕانکاری بەسەدا دێتن زۆر چاکە ینی پێشتر ئێمە کە ئەو مۆڵەتەمان هەبوو ڕەنگە نەمان دەتوانین لە وڵاتانی دیکە بتوانین شۆفێری بکەین ئێستا ئەمە بڕوا پێکراوە لەسەر ئاستینەوە دەوڵەتی لە وڵاتانی ئەو مۆڵەتە خەڵک وە تێنەگە ئەوە جیهانی نییە ناتوانین لە وڵاتان کاری پێ بکەیت لە هەموو وڵاتانی جیهانی ژوەیە ها یعنی ئێستا خەڵکی ئەمەوە تێگەیشتووە بە مۆڵەتێکی بەریتانی کە دێتەوە دەتوانین لێ خوڕی بکە نەخێر ناتوانین يعني ئێستا کە مۆڵەتت دەکەیتە نێو دەوڵەتی لە بۆ نمونە سەفەری تورکیا دەکەی یان ئیران دەکەیان وڵاتێکی ئەوروپی خۆ لە بوو کە هاوڵاتێکی ئەوروپیش بە هەمان شێوە کاتێک کە دێتێرە دەبێت مۆڵەتەکەی بگۆڕێتن خەڵکی ئەمە زۆر ینی دەبێت بیگۆڕێت لەبەرچی ینی ئەوە چۆن ئیتفاقیەکی جیهانی ینی ئەوە نووس کە دەیدەمێ تایبەتە بە وڵاتی خۆم لەناو وڵاتەکەی خۆم لێخوڕی پێ بکە بەڵام کە دەچێتە دەرەوە شێوازەکەی جیایە يعني دەکەی بە جۆرێک مۆڵەتی تر کە دەیدێتێ تقریبا وەکو شتێکی وەثیقەی سیاقی لە ماوەیەکی کاتی توانی بەکاری بێت زۆر باشە سەبارە بە وەڵامی گەڕێنەوە ئەگەر ناگەڕێتەوە ئەو قاتوری مەختورەکە سە لەسەر بکەن سە قاتوری مەختورەکە لێمان چوو بزانەوە قاتوری مەختورە نیە ئەوە پاسی بچووک باشە لەگەر پاسی بچووک بتوانێت عەرەبانە پێش ئەوە بوو پێش ئەوە قاتل ئەخرانە ئەوەی عینان ئەوان هەمووی بزانە چۆن هاتووە دیوەن ئی باشە جیاوازێکی ئەوەندە زۆریان نییە باشە ئەویان کە دەگرێتەوە ئەو پاسی هایسمان هەیە ئێستا هاوی 16 نەفەر دەگرێتن ئەوە دەتوانێت ئەو زۆر لێ بخورێتن جا ئەوانەی ئێستا مۆڵەتی گشتیان هەیە چۆن وتم کە دەتوانێت دیوەن سیوەن لێ بخورێتن ئەوە لە زمانی ئەوانە یعنی کاتێک کە مۆڵەتەکەی لە بۆ دەگۆڕین ئەوەشمان لە بۆی تەشیر کردیان دەتوانێت پاسێک لێ بخورێتن کە 16 سەرنشینی زیاتر نەبێتن یعنی ئەوە نییە بڵێ ئێستا من دەچم مۆڵەتێک دەردێنم دیوان بێتن نە ئەو مۆڵەتە گشتێکە دەگۆڕین دەکەین ئەو دیوانەی تێدا سیوەنیشی تێدا بیشی تێدا یعنی لە هەمان کات دەتوانێت پاسێکی 16 نەفەری لێ بخورێتن دەتوانێت بارهەڵگرێک کە وەزنەکەی نەگاتە 8 تەن لێ بخورێتن و دەتوانێت ئۆتۆمبیلی تایبەتیشی پێ لێ بخورێتن باشە سەبارەت بە D1E ئەوەیان عین ئەو مواصفاتە کە پاس بتوانێت عەرەبانەیەکی چکە لێخوڕینی پاس لە وڵاتی مەوە تێگەیشتین تەنها دەبێتن تۆ بتوانیت مۆڵەتی ئۆتۆمبیلت هەبێتن ئیتر بتوانێت هەموو شتێک لێ بخوڕی لە کاتێکدا وانە زۆری مۆڵەتەکان جیایە یعنی هەر شتێک کە لە ئۆتۆمبیل زیاد دەکرێتن زۆری مۆڵەتەکەی زیاد دەبێتن زۆر باشە ئەمەش پاسی گەورە بە عەرەبانەکەیەوە ینی ئەمە پاسەکە ئەو DE ئەمە چی ئەمە هەموو ئۆتۆمبیلێکی گواستنەوە لە هەر هەموو جۆرەکان قڕستر لەو سیستەمە دیەکەیە
باش چونکە یەکێک لەو شتانێک کە زۆر تەرکیزی لەسەر دەکرێت لە هەموو وڵاتانی جیهان لێخوڕینی پاسە یعنی لە بار هەڵگریش خەتەرتر پاسە بە پێی ئەوەی کە پاس ئەو شوفێرە بەرپرسیار دەبێت لە ژیانی چل کەس بەلای کەم کە هەڵی گرتووە بۆیە لار هەمویان قورستر ئەوەیە تەنانەت زۆری ترایەکان و تاقیکردنەوەکانیش کاتێک کاتنێ سەر سیستەمەکە لار هەمویان قورستر دەبێت دەتوانم بڵێم دوایین دەرەجە کە شوفێر وەری دەگرێتن ئەوەیە کە ئەو وەردەگرێتن یان هی قاتل و مەقتول ئەوە لەی قاتل و مەقتولش مهمترە طبعا لار هەمویان مهمترە باشە يعني قاتل بەڵام ئەوەیە کە یەک سەرنشینە و پەڕەکە بێتە دوو سەرنشین ینی کە لەگەڵەتی بەڵام ئەوە سەرنشینی زیاترە حسابی سەرنشین نەکەین مەسەلەی بار هەڵگر حسابی قورساییەکەی بکە ئەو بارێکە لەسەرێتی کە کاتێک کە کارەساتێک دەنێتەوە چی چۆن دەبێتن یعنی پێکدادانێک کە دروست دەبێت بەهۆی بار هەڵگرێک قاتل و مەقتولەکە زۆر جیایە لەگەڵ ئۆتۆمبیلێکی بچووک بۆیە مەسئولیەتی زیاترە بۆیە پێویستە مواسەفاتی ئەو کەسێک کە لێی دەخورێت زیاتر بێتن باشە لاپەڕەکەی دیکە مۆڵەتی ئەوە کشتتوکاری بیناسازی پێشترمامە طبعا لەوە یەک جیاوە ئەوەی کراوە پێشتر ئەوە دەبوو تەمەنی 20 ساڵ بە ئێستا لە 18 ساڵی تەواو کرد بێتن دەتوانێت ئەو جۆرە مۆڵەتە بۆ دەست بێنێتن بەبێ ئەوەی جۆرەکانی تری هەبێ بەبێ ئەوەی بی هەبێ یانسی هەبێتن دەتوانێت ئەوە دەست بێنێتن باشە سەبارەت بە ڕسومات با هەندێک قسە بکەین چۆنە ئەمە ینی ئەمانە هەر نرخی خۆی هەیە ئەو ڕسوماتانی ڕسوماتی تازەکردنەوەی مۆڵەتەکە ڕسوماتەکەی 65,000 هەر جۆرێک ئەو بەڵێ هەر جۆرێک ئەوەی تازەکردنەوە بەڵێ دەرهێنانەکە ئەمە هێشتارەکە نەهاتوونێتە سەر دەرهێنان چونکە دەرهێنانەکان ترایەکانی تێدایە هەموو زۆر شتەکان تێدا وردەکاری تێدا دەکرێت بەسەر دەرهێنانەکە وەستاوە دەرهێنانی مۆڵەت ئەمە جارێ ئەو ڕۆکە کە دەستمان پێکردیە کەمیشە دەستمان پێکردووە بە تازەکردنەوەکەیە هێشتانەکە ئەوانە چونکە سیستەمەکە تەواو هێشتانەکە داماننەوە هەموو ئۆتۆمبیلەکان کە پێویستە بۆ تاقیکردنەوەکان نەمان هێناوە کاتێکەوە نەهات بێگومان وردەکاریەکانی کەسێک تا ئێستا مۆڵەتەکەی بەسەر نەچوە ساڵێک دو ساڵ توزانم هەر چەندی ما بێت دەتوانێت نوێ بکاتەوە یاخود لێ قبول دەکرێت دەتوانێت دوێ بکاتەوە لێ قبول دەکرێت ئاساییە لێشی بزانەوەکو مەسەلەی تابلۆیەکەیە کاتێک کە بەسەر نەچوو بێ بتەوێت طبعا لەم حاڵەتان دەبێت ڕسوماتی مزاحف بدەیت ئەوش عین وا دیاری کراوە ئەگەر بەسەر نەچوو بێ و بتەوێت ئەگەر بەسەر نەچوو بێ طبعا ئێستا بەخۆی چۆن سێ مانگت ما بێت دەتوانێت تازەیەکەوێ هەر بۆ ڕسوماتە بەڵام دەبینی هەیە 2 ساڵ 3 ساڵی ماوە دەڵێ من دەمێ بیکەم ئەو ڕسوماتەکە کە مزاحف دەبێت زیاد دەبێت چەندە ینی کە دەڵێن 65 واتە مزاحف دەبێتە دووقا دەبێتە 130,000 ئەوە زۆر باشە بەڕێز فازڵ حاجی گوتەبێژی هاتووچۆی ئەولێر زۆر سپاس بۆ تۆمان دەمای خزمەتتارم سەرچاو